ئێوارەتان باش من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم وەک هەفتەکانی ڕابردوو بەم مژارە نوێیانە لە خزمەتتانداین. ئەڵمانیا و عێراق بە نهێنی لەسەر دیپۆرتکردنەوەی کۆچبەران ڕێککەوتوون، هەروەها لەسەرەوەش ڕێککەوتون کە بۆ ئاشکراکردنی ناسنامەی کۆچبەران زۆرتر هاوکاری یەکدی بکەن. ئەم شەو لە دیاسپۆرە وردەکاریەکانی ئەو ڕێککەوتنە نهێنیە ئاشکرا دەکەین. سەرمایە و ئاستی ئاوی دەریاکانیش بەرز بۆتەوە کەچی کۆچبەران هەوڵ دەدەن بپەڕنەوە بۆ بەریتانیا. ئەمڕۆ سەر لە بەیانی بەلەمێک لە نۆکەندی ئینگلیز وەرگەڕا کۆچبەرێک خنکاوە. کەمێکی دیکە وردەکاریەکانی باز دەکەین. وڵاتانی یەکێتی ئەوروپا وردە پرۆگرامی ڤیزای زێڕین یا ئیقامەی وەبەرهێنان هەڵدەوەشێننەوە کەچی هەنگاریا تازە دەستی بۆ پرۆگرامە کردووە. ئەوەی لە نێوان 250,000 تاوەکو 500,000 یۆرۆ بباتە ئەو وڵاتە مافی مانەوەی دەدرێتێ. لە دیاسپۆرا مەرجەکان ئاشکرا دەکەین. ئەگەر دیاسپۆرا نشینێکی دانیشتووی ئیتاڵیایت ئەم هەواڵە بۆ تۆ گرنگە. پاسپۆرتەکەت چی دیکە بەهێزترین پاسپۆرتی ئەوروپانیە و پاسپۆرتی ئیسپانی بۆتە یەکەم لە جیهاندا. ئەوەش کەمێکی دیکە ڕوونی دەکەینەوە. هەر ئەم شەو لە دیاسپۆرادا گەنگەشێکی گەرممان لەگەڵ چوار گەنجی کوردی دیاسپۆرانشین دەبێت. یەکێک لە پرسیارەکانمان لێیان ئەوەیە کە هاوسەرگیریکردن لەگەڵ کەسێکی ناکورد بە تایبەتیش ئەوروپی بۆ گەنجی کورد لە دیاسپۆرا باشە یان نا؟ دواتر خۆیان وەڵامەکان دەدەنەوە. هەرم شەو میوانێکی زۆر تایبەتمان هەیە. لە ڕۆژانی ڕابردوودا گەورەترین کەشتی گەشتیاری لە جیهاندا دروست کرا. زاندراکە کەشتیەکە فینلەندیەکان دروستیان کردووە، بەڵام کەسمان نەمان دەزانی کە کوردێک و هاوژینەکەی بەشێکی گرنگی کەشتەکەیان دروست کردووە. ئاکام عەلیزادە و کوردەیە و ئەم شەو لە دیاسپۆرا میوانە. پاشەویش گولاف ئۆمەری دەناسن، خانمێکی دەنگ خۆش کە کچی قامیشلۆی ئێستا لە ئەڵمانیا دەژیت. گولاف باسی کلیپە نوێەکەیتان بۆ دەکات. بە هەواڵێکی گەرمە و گەرم دەست پێ دەکەین. حکوومەتەکانی ئەڵمانیا و عێراق هەردوو حکوومەت ڕێکەوتنێکی نهێنیان سەبارەت بە کۆچبەرانی عێراقی لە ئەڵمانیا واژۆ کردووە. بەپێی ڕێکەوتنەکە عێراق لە وەرگرتنەوەی ئەو کۆچبەرانەی ئەڵمانیا کە دەوێت ئەڵمانیا دیپۆرتیان بکاتەوە ئاسانکاری دەکات. هەروە بە هەموو شێوەیەکی یارمەتی حکوومەتی ئەڵمانیا دەدا بۆ پشتڕاستکردنەوە یان ڕەتکردنەوەی ناسنامەی ئەوانەی داوای مافی مانەوە دەکەن لە ئەڵمانیا. لە بەرامبەردا ئەڵمانیا کاراسانی بۆ ئەوانە دەکات کە هاوڵاتی عێراقن و بۆ بزنس یان خوێندن دەیانەوە بێنە ئەڵمانیا. هەردوو حکوومەتیش لەسەرەوە ڕێکەوتون کە هانی کۆچبەران بدەن کە بە شێوەیەکی ئارەزوومەندانە بگەڕێنەوە عێراق. ئەمە لە بنکۆڵکاریەکی هاوبەشی دوو میدیای دەوڵەتی ئەڵمانی بە ناوەکانی VDR و NDR لەگەڵ ڕۆژنامەیەکی بەنێوبانگی ئەڵمانی بە ناوی زود دۆیچە چایتونگ دەردەکەوێت. بەپێی ئەو بنکۆڵکاریە کە چەند کاژێرێک ئاشکرا بووە دەردەکەوێت کە هەرچەندە هەردوو حکوومەت هەندێک زانیاری سەرەتاییان سەبارەت بە دانوستانەکانیان لەبارەی کۆچبەرانەوە بۆ میدیا ئاشکرا کردووە، بەڵام لە پشت پەردەوە ڕێککەوتن و لە بەڵگەنامەیەکی سێلاپەڕەییدا بڕیاریان داوە ڕێککەوتنەکەیان بە نهێنی بهێڵنەوە. هەرچەندە لە ڕێککەوتنەکەدا وا پیشاندراوە کە هەردوو وڵات ئەو کەسانە وەردەگرنەوە کە چیدی مافی مانەوەیان لە وڵاتەکەی دیکەدا نەماوە، بەڵام لە وردەکاریەکاندا دەردەکەوێت کە ئەوە عێراقە کە لەمەودووە هەموو هاوڵاتێکی وەردەگرێتەوە کە ئەڵمانیا دەیەوێت دیپۆرتی بکاتەوە. لەگەڵەوەشدا وەک لە بنکۆڵکاریەکەدا دەردەکەوێت لە کۆی 26,000 کۆچبەری عێراقی کە ئەڵمانیا بڕیاریدا و دیپۆرتیان بکاتەوە 164 کەس ئەم ساڵ تاوەکو کۆتایی مانگی ڕابردوو دیپۆرت کراونەتەوە. بەشێکی دیکە ڕێکەوتنەکە تایبەتە بە هاوکاری باڵیۆزخانەی عێراق لە ئەڵمانیا هەروەها کۆنسۆڵخانەکانی لەگەڵ حکوومەتی ئەڵمانی بۆ دڵنیابوونەوە لە ناسنامەی کۆچبەران. بەپێی ڕێکەوتنەکە عێراق زانیاری بایۆمەتری هاوڵاتیانی دەخاتە بەردەستی ئەڵمانیا بۆەوەی دڵنیا ببنەوە کە ئەو کۆچبەرەی خۆی بە ناوێک و بە خەڵکی ناوچەیەکی عێراق و بە ساڵێکی دیاریکراوی لەدایک بوون ناساندووە زانیاریەکانی ڕاستن یان ڕاست نین. بنکۆڵکاریەکە
ئەو ئەنجامگیریەشی کردووە کە ئەڵمانیا یەکەمین وڵات نییە کە حکوومەتی عێراق سەبارەت بە کۆچبەران ڕێکەوتنی نهێنی لەگەڵ کردووە. وەک دەردەکەوێ نەمسا هەروەها سوێدیش ڕێکەوتنی نهێنی هاوشێوەیان لەگەڵ عێراقدا هەیە. کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا بۆ بنکۆڵکارە ئەڵمانیەکان پشتڕاستی کردوتەوە کە لە 6 مانگی ڕابردوودا عێراق زۆرتر لە جاران ئەو کۆچبەرانەی وەرگرتوتەوە کە لەلایەن ئەو وڵاتانەوە دیپۆرت دەکرێنەوە. بێگومان هێشتا هەواڵەکە گەرمە و گەرمە، بەڵام حکوومەتی ئەڵمانیا تاوەکو ئامادەکردنی ئەم راپۆرتە پشتڕاستی نەکردوێتەوە کە ڕێکەوتنێکی نهێنی هاوشێوەی لەگەڵ عێراقدا کرد بێت. کەمێک لەو لای ئەڵمانیا و لەسەر سنووری ئاوی نێوان فەڕەنسا و بەریتانیا مەرگەساتێکی مرۆیی گەورە ئەمڕۆ ڕوویداوە. ئەمڕۆ سەر لە بەیانی پۆلیسی پاراستنی کەناراوەکانی فەڕەنسا ئاشکرای کردووە کە لە کاژێرەکانی ڕابردوودا لە ئاوەکانی نێوان فەڕەنسا و بەریتانیادا لە نۆکەندی ئینگلیس بە لەمێک وەرگەڕاوە 66 کۆچبەر تێیدا ڕزگار کراون. بەڵام کۆچبەرێک خنکاوە، یەکێکیش بە سەختی وەکو پۆلیس باسی دەکە ئازاری گەیشتۆتێ و دوی دیکەش بزرم. دواتر ڕاگەندرا کە ئەو کۆچبەرەی دەڵێن ڕەوشیگنا لەبار بووە ئێستا دۆخی جێگیرە. پۆلیس دەڵێ کاژێر 12:30 دوێنێ شەو گەیشتۆتە شوێنی ڕووداوەکە. لەوێ بۆیان دەرکەوتووە کە چوپی بەلەمەکە کون بووە و بەهۆشیەوە کۆچبەران کەوتونەتە نێو ئاو. هەنگاریا دەست بە پرۆگرامێکی نوێ دەکات بۆ ڕاکێشانی سەرمای بیانی بۆ وڵاتەکەی. ئەوەی کە 250,000 یۆرۆ بخاتە پرۆژەیەکەوە، پرۆژەی نیشتەجێبوون بێگومان، یان بە 500,000 یۆرۆ خۆی خانوبەرێک لە هەنگاریا بکڕێ، خۆی و ماڵباتەکەی مافی مانەوەی ئەو وڵاتە وەردەگرن. پرۆگرامەکە پێی دەگوترێ ڤیزای زێڕین و لە بێگومان لە بەرنامەکانی پێشووی دیاسپۆراشدا باسیەوەمان کرد کە چۆن وڵاتانی ئەوروپا خۆیان وردە لەو پرۆگرامە دەکشێننەوە. هۆیەکەوەیە کە دایان نابوو پارەیەکی زۆر سەرمایی بیانی بێتە نێو وڵاتانی یەکێتی ئەوروپا، بەڵام ئێستا دەرکەوتووە کە سەرمایەدارانی ڕووس بە خراپی سوود لە پرۆگرامەکە وەردەگرن. هەروە وەک پێویستیش وەبەرهێنەری دیکە بۆی نایەن ئەوەی کە چاوەڕوان دەکرا. پێشتریش لە هەنگاریا لە ساڵی 2017 پرۆگرامێکی هاوشێوە هەبوو و لەژێر گوشاری ئۆپۆزیسیۆنی هەنگاریا و ڕایگشتیدا بڕیارەکە هەڵۆشەندراوە. ئەوان ئەو کاتوا باسییان کرد کە بەرپرسانی حکوومەتی هەنگاریا گەندەڵی دەکەن و پرۆگرامەکە بۆ پڕکردنی گیرفانیان بەکاردێنن. ئێستا حکوومەتی هەنگاریا دەڵێ بە پرۆگرامە نوێەکە دەیەوێت سنوورێک بۆ کۆچی نایاسایی لە ڕێگەی هەنگاریاوە دابنێت. ئەگەر لە ئیسپانیا دەژیت یان پاسپۆرتی ئەو وڵاتت هەیە، ئەم هەواڵێکی خۆشە بۆ تۆ، بۆ ئەوانش کە لە ئیتاڵیان ڕەنگە زۆر خۆش نەبێت. بەپێی نوێترین ڕیزبەندی بۆ بەهێزترین پاسپۆرتەکانی جیهان، پاسپۆرتی ئیسپانی ئێستا بەهێزترینە، چونکە بۆ 43 وڵاتی جیهان بە پاسپۆرتی ئیسپانی دەتوانیت بەبێ پاسپۆرت و تەنیا بە ناسنامەیەکی سادەی ئیسپانی سەفەر بکەیت. بۆ 106 وڵاتی دیکەی جیهانیش پێویست بە ڤیزانیە، پاسپۆرتەکەت پیشان دەدەی و خۆی ڤیزای دەتوانی تێبپەڕی. هەروەها بۆ 48 وڵاتیش دەتوانی یا بە ئۆنلاین یانیش کاتێک دەگەیتە ئەو وڵاتانە لە کاتی کۆنتڕۆلکردنی پاسپۆرتەکەتدا لە پاسپۆرت کۆنتڕۆل ڤیزا وەربگری. لە دوای ئیسپانیا پاسپۆرتەکانی سنگاپور، اینجا ئەڵمانیا، اینجا ئیتالیا و دوای ئەویش فەڕەنسا بە پلەکانی دووەم هەتاوەکو پێنجەم دێن. ڕەنگە سەرنجڕاکێش بێ بزانن کە بەریتانیا لەو ڕیزبەندیەدا پلەی 28 هەیە. ئەمریکا چلەمین وڵاتە لە ڕیزبەندەکەدا بۆ ئەوەی کە لەکوێ هاوڵاتیانی ئەمریکی ڤیزایان پێویستە. تورکیا زۆر دوورترە لەوە 94مین وڵاتە. ئێران هێشتا دوورترە 182مین وڵاتە. عێراق دۆخی لە ئێران خراپترە 195مین وڵاتە. بەڵام سووریا لە هەمویان خراپترە 196مینە. لە مانگی دوی ئەم ساڵدا ڕیزبەندیەکە جارێکتر ئەو کات بڵاو کرایەوە پێشتر. ئەو کات سنگاپۆر بەهێزترین پاسپۆرتی جیهانی هەبوو، بە دوای ئەودا ژاپۆن دەهات. ئێستا ژاپۆن لە ڕیزبەندی
5 یەکەمەکان هاتوۆتە دەرەوە. ئیتالیا سێمین بوو ئەو کات و لە نێو وڵاتانی ئەوروپاشدا ئیتالیا بەهێزترین پاسپۆرتی هەبوو، بەڵام ئێستا دەردەکەوێت کە ئەڵمانیا و ئیسپانیا پێش ئیتالیا کەوتونەتەوە. هەفتەی ڕابردووش باسمان کرد کە لە ئەڵمانیا لە ڕۆژانی ڕابردوودا بێگومان کۆتایی هەفتەی ڕابردوو کۆنفرانسێکی تایبەت بە گەنجان هەبوو، گەنجانی کوردی دیاسپۆرا نشین لێرە لە ئەڵمانیا. 3 ڕۆژ کۆنفرانسەکە بەردەوام بوو، ئێمەش بێگومان لەوێ بووین. لەوێ کۆمەڵێک گەنجم بینین، ئەو گەنجانەی کە بەتایبەتی کە لێرە لەدایک بوون یا ماوەیەکی زۆرە لێرەن و سەرکاریان لەگەڵ کاروباری گەنجانی دیاسپۆرا نشین هەیە. گفتوگۆم هەبوو لەگەڵان لەسەر کێشەکانیان، هەروەها لەسەر زۆر مژاری دیکەش قسەمان کرد. بۆ نمونە تا چ ڕادەیەک باشە یان خراپە کەسێک لەگەڵ کەسێکی کوردێک لەگەڵ کەسێکی ئەوروپی یا بیانیدا هاوسەرگیری بکە. پێم خۆشە گوێتان لە وەڵامەکانیان بێت. گەلێکی بخێراتن میێوانێ من کاک پەسار هاریکی نها زانستێن سیاسی دەخوێنیت و د سیاستێ دەژی سیاسەتە ئەڵمانی دەتو وەکی دەبێژن چالاکی لە ئەڵمانیا لەدایک بووی، مەی دۆست عینی لە ئەڵمانیا لەدایک بووە و دیجیتال میدیا کۆمیونیکیشن دەخوێنێ ماستەر نها دەکە. کاک سیروان قادرزادە لە نەرویجەوە هاتووی ئەندازیاری، بەڵام بە دوواداچوونێک شت کردووە بۆ کێشەی گەنجان و کێشەی نێوان دوونەوە لە دیاسپۆرای کوردیدا. تۆش زۆر بەخێراتی خانم هێشتا پیرێ کوردۆلۆژی دەخوێنە لە فەڕەنسا لە پاریسێ و پەیوەندیان ناودەوڵەتی گەلێکی بخێراتن. ئەم هەنێکی وەکی دبێژن ئەزجی وەکی وەخورتم بلاوەسا بێژین بە فەرمی ئەم ناخەوین گەلێک ڕەحەت باخەن کوردیا خۆی کو دزانن زانم کوردیا هەمیاژی گەلێک باشە. مەی ئەم بتە دەست پێ دەکەن تو لە ئەڵمانیا لەدایک بووی، هەم وڵاتی ئەڵمانی لەڤر دەخوێنی کارێتە لەڤر هەر تشتێتە لەڤرە. چما کوردبوون بۆتە وەکی جوانێکی کورد وسا گرنگە؟ براستی گەلێک کەس ji ber vê yekê macêb dimînin çima ez ew qasî bi zimanê xwe vegirê dayme çima bi koka xwe vegirê dayme. Birastî divê ez bibêjim berî çend salan newisa bû. Berî çend salan hevalê minî Kurd nebûn, hevalê min Alman bûn, hevalên min Tirk hebûn, lê hevalên min nî Kurd nebûn. Xewna min bû birastî lê ez nedigeriyam û zimanê minî axaftinê rêzmana minî Kurdî, nivîsa minî Kurdî ne sedî sed rast bû. Lê ez hinekî mezin bûm 15-16 salî min nas kir ku tiştek gême. Birastî erê ez li vir ji dayîk bûme û hevalên minî Alman hene, ez xwendina xwe dikim, ez karê xwe dikim, her tişt bi zimanê Almanî, ez nêzîkî tradisyonê Almananim. Lê insan her gav li koka xwe vedigere. İnsan her gav li koka xwe digere jî û gava min jî wisa kir li stranên Kurdî min guhdar kir. Min berê ji wan hez nedikir lê niha min dest bi folklora Kurdî kir, min got ka ez kultura xwe nas bikim. û her min nas dikir bêhtir ez dil diketê me. Min digot ev warê min e, ev xelkên min in, ev hevalên min in, ev zimanê min e û wisa mirov nêzîkî koka xwe dibe. û ev beşek ji nasnameyê ye û bê vî tiştî nasname ne temam e. Kurdiya te jî berî çend sala newisa baş bû wekî helbet erê ez beşdarî Kursan bûm. Kursên zimên li ba mamosteyê xwe mamoste Mihemed Keleş û ez fêrî rêziman bûm, ez fêrî rastnivîsê bûm. Nivîsa min û axaftina min bi awayekî pir mezin, bi awayekî pir taybet hat guhertin. Niha çi tiştek di jiyana te de zêde bûye? Kurdiya te baş bûye lê ew tiştên her Almanek li Almanya heye te heye. Çi tişteke ku zêde bûye pêwîstî bû ku hebe? Tiştên Almana li ba min hene lê ev nayê wateya ku her tişt li cem min heye. Eger koka minî Kurdî bibûre, koka minî Kurdî li ba min tune be, nasnameya minî Kurdî di jiyana minî rojane de ne diyar be, tiştek ji min kêm e helbet.
و جبر ویا که نها پشتی کو از بهتر نزیکی کو که خو کلتور خو چند خو خلکین خو و زمان خو بوم از هستکم کو تشتکی گلکی مزن من پیدا کر راست د کلتورا مدا کلتورا کردی دا یا کوین خانم گلک حرمت بو خانمها بو هرگاف گلک حرمت لوان دهات کرتن دوان دمن داویدا مخابن هنا گوهرتن چبونه لی اگر حرمتا کلتورا ما کوین بت از بیجم پسار کاکسیروان از هرم جم هشتا خانمه لیدیز فیرست تو کردولوژی دخوینی پیوندی ناو دولتی دخوینی وەکە خورتێک لە فەڕەنسا لە پاریسێ دمێنی ئەم دەزانێت پاریس جهێ جوانیە جهێ دەلالیە جهێ تشتێن خۆشە مرۆ سادە فکرە لەسەر پاریس چ لە وەدەکە و خورتێکە کورد بچە کوردۆلۆژی بخوێنە ئێمن دیرۆکام دەبێژم چکێ ینی جودایە ji hevala min ji ber ku ez ne li Ewropa dayîk bûme ne li Fransa ji dayîk bûme ez bixwe li Rojava ji dayîk bûm û malbata min yanî her tim malbatekî welatparêz bû em ji welatê xwe reviyan ji ber vî tiştî ji lewma tiştek yanî dilê min dema ez li xwe bigerim ez li zimanê xwe bigerim yanî wek em hemzan heşa parçeyê Kurdistanê zimanê Kurdî qedexe bû وقتی که هاتم پیشیم چون لبنانی درمان فرانسایی و چاقی یعنی پیشی گم دبستانی خلاص کرد اسکتم من زنینگه کی دیگریا مامسایه کامل دبستانیش مرا گوت تخوازی تکلیه نبنتوی بخونی لبیشی کردیوجی قطن نتریم دبو یعنی ده نفسه وی زنینگه هدا بشه عربی جی هیا شمر گوت عربیات حری هی باشه یعنی عربی بخونیش بگو بشرا دریاوی تیکه و تکلیه نبنتوی ده وقتی گو از چون زنینگه مدی بشه کردی هیا خب ما حد چتی بچه خوندی کردی تنی دی و یعنی متخوز از کردی از نبس بزانم باخ متخوز از خوشک بخوینم از بنویسینم رزمانا من باش با وكو قبل من قلت يعني خونك بوج من را جو از زماني خو باش بزانم جو از وقتی جو راجم توكا كي كردي از بخوينم بجم اف يعني دخوازك دلي هر جوان كرد نبس جوان كرد هر كردا دايا جبو ويا كي من كرد من اسكردو رجي دخوينم باشا قالك سباس بسار هاريكي هر کەسێکی کو لە ئەڵمانیا بت لەسەر تویتەرێ بت زانیاریان سیاسی بتایبەتیژی لەسەر تویتەرێ هەنە و لەسەر کووردا بخوازێت شتێکی بزانە بە تویتێ تەژی دبینە پەسار هەرگاف لێ دەرێ تو بخۆ لە ئەڵمانیا لەدایک بووی دناو پارتیان چەپدا بووی لەڤر و نەهاژی زانستێن سیاسی دەخوێنی بۆتە چما گرنگە و لە دیف ناسنامەیە خۆبی ناسنامەیەتەیە کوردی وعيني او برساكو من لما يكر تو ليفر لدايك بي هر تشتتا ليفر هي كاريجري هر تشتتا هي شما كرد وين جرينجا بوتا بتشكاتيه بيرمت اته بابا من قلت من تو تشبكي تو نوبيا المان تو دي هربيا بواد بيا اجنبي على اساس او سلندر من الماني بيجي اره تدويت انا في بيك تو هر كردي وجو وقت مرات بتشك بيتن يعني وقت مرات از فيري دوك بو مرات ما اظن بيتن المان حوالات من همي المان بون من حوالت کرد نبون از مازن بون پشتی شنی 2012 شنیم دست بکرد صح کمی کرد بون چیه یعنی کرد چنه کرد بون چیه زمانه کردی چیه زمانه من هنگی خراب بود راستی من مال است آخفتم کردی گردای کو بابی خوب اساس چجورا نشوم درس کردی جبرکو وقتی از مازن بون تو درس کردی وی باجر یعنی باجر برلینه بلکه هبل بس راستی دیگه بابت من نگهشتم بنابره و اما کشور که بو گلک دیگه بابت بیت کردا یه دیاسپورا دینا وری و جیانا وری بس شوله ده شول کن سپیدات ایواری ناگهان بو زارکت خو تشتاق بن دیگه باب بن باب تره و جا ناگهان مروف بتا او بچی زارکت خو بنا درسه من پشتی 2013 من دست بکرد صح كمان كرد بون چیه از بوچ کردم بوچ دوی از سر بلند بم کو از کردم پشتی 2016 شنی استگشتم وقتی من دیتی کو شهر روجاوا دست بکر دجی و باشورجی دجی داعش از شنی شیار بوم ام چپ کن ام چنکن ام کردین و او دجمنت میت هی و از نشیم براوم و جازه چکم از ده حال دم کو
سال بلند بم كو از كردم وبشم نشا جوان الدياسبورا بدم كو ام سال بلندين كو ام ما تشقو سيرينين ام كردين و اوه زمان مايا و اوه كولتوري مايا دزانی تو قاس خوش بحث دکی مرو کیفایی دی کو کرد دزانی نه کو باوته و ساقوت اگر باوته و سانه قد با تعيني فكر دبو مثلا داعش او هند تأسيل تكر نه بابا من قال لك تفسيره من هبو يعني اگه بابا من نبا از بارنا كم كو از وكي از پاسور نکبام راسته يعني بابا من قال لك السياسة 40 سالة نافي كتير ده قال لك السياسة تاكري قال لك يعني كردكي درست اگه بابا من واسه کرد نبا از بارنا كم اجي واسه کرد بام راسته بس المان بون چیه مرو چاد با صدی صد بت المانی تو زمانی دزانی دخوینی لور کار دکی پاسپورتاتای المانی هي چه تشتاق مرو دکتا صدی صد المانی و کنگی تو تجاره نشی ببی المانی زانید همه ولادت اوروبا دا نجات پرستی هاي يعني وكي از شكل من وكي المانيا شكل هشتا وكي فرنسانينا يعني او بخود بيجن او نينين وقت واسا مازن بوين دي بوتش خو دي خوشكينين و دي خو كاين الصفر بس كو او ما راضي بن او مش ما تجار راضي نابن وجا دي تشكين ام كردين مش ناشن كردانية برافين دي بنا كرد والماني يجي يعني من باسبورت من المانيا زمانه من المانيا حوالت من جي قالك الماني بون از الماني تخينم از الماني نيفيس سياسة المانيا دي از سياسة الماني دات كم بس هر كردستاني والماني هر كردستاني از هاش زمانه خود كم از هاش مروفت خود كم از هاش ولات خود كم و از وكي هر جوان الدياسبورا دا او سياسة كان او هاش ولات خود كم سربلندی هاش ولات خود کن و مروت خود کن و هم هست کن که کردستان بیتا ایک و بیت یعنی و یا ایک اجی راست اقلك باشا كاك سيروان اواني كاستاجو من لي هذا كان تجربه كتابه يعني ليره لدايق بون بيني انا قد صد نابن بر والله ايره دزان اصلي ان كيوبو دانيو بقرنو بو ابي مثلا ناس نامك بيرنگا تو كاندازياري كاري تو کارکردنی زانستیە لەسەر پرد و لەسەر ڕێگا و بان بەڵام پێت گرنگ بوو بە دوواداچوون بکەی بۆ کێشەی گەنجان لە دیاسپۆرا لەگەڵ کەس و کاریان دەمێ ئەوم بۆ باس بکەی چیوا لە ئەندازیارێک دەکات بە دوواداچوون بۆ شتێکی ئاوا بکات پرسیارێکی زۆر جوانە بۆچی ئەو پردە دروست کردووە لە ڕاستیدا من لە هەر لە سەرتاوە لە بنەماڵەی پێشمەرگە بوومە و ئەو زوڵ مستەمەی کە لە گەلی کورد کراوە لە نزیکەوە من دیومە و وەکو پەنابەر ڕوومان کردوێتە کە ڕوومان کردە کە چوین بۆ نروێژ پێشوەی بچین بۆ نروێژ لە تەمەنی 15 ساڵیدا کە ڕۆشتم بەشێک لەو سەختی و ئاستەمەی کە زۆربەی کوردەکان دەویانە منیش لە نزیکەوە دیتومە بۆیە کە سەرتا چوومە نروێژ پێم وابوو ئێمەی کورد کە دەڕۆین دەین بۆ وڵاتایە کە مەجای ئیمکانی ئەومانەوەی خۆمان پێ بگەێنین هەر ئەو کاتێک کە بتوانین پێگەیشتوین دەگەڕێینەوە خزمەت بە نەتەوەکەمان دەکەین بەڵام دوای ماوەیە کە لەوێ دەبێت زۆربەی ئەو هاوڕێیانش دەزانن دوای ماوەیە کە لێرە دەبی کاتێک دادەنی بۆ خۆ پێگەیشتن چاک ئینتگرێت بووە لە نێو کۆمەلگای ئەوروپادا ئەو حەزەک دادەبەزێ ئەو حەزی یارمەتیدانە نییە ناشاردراوەش نییە کە هیچ دامەزراوەیەک نییە کە لاوەکان هان بدا بە شێوەیەکی سیستماتیک هانیان بدا بۆ چالاکبوونیان لە کوردستان خزمەتکردنیان بە کوردستان لە هەر ڕوویەکەوە ببێ من بۆ نمونە لە بەشی پسپۆرەکەی خۆمدا زۆر حەزم لە یەکە هاوکاری کوردستان بکە تەجروبەیەکی باشیشم هەیە ئێستا یان هاو فکر گۆڕینەوە بکەین لە بینی یەکتردا بۆیە من کە دیتم لاوێکی زۆر هەیە لێرە پسپۆریان هەیە بەڵام ویستی یارمەتیدانیان بە میلەتەکەی خۆیان نییە پرسیارێک لە لای من دروست بوو کە سبەبی ئەوە چییە بۆیە هەرچەند ئیشی من نییە لە ڕاستیدا ویستم لی تێبگەم کە ئەمە بۆچی دەگەڕێتەوە بە باوەڕی من
سەبەبەکەی ئەوەیە کە جیاوازێکی بنەڕەتی لە نێوان کولتوری لای خۆماندا هەیە و کولتوری ئەوروپادایە. کولتوری لای خۆمان ئەگەر چاو لە دایک و باوکەکان بکەن، دایک و باوکی من لەوانن کە زەحمەتێکی زۆریان کێشا، بەدبەختێکی زۆریان دیوە، بەڵام ئێستاش پێیان خۆشە خزمەت بکەن، نەسڵاونێتەوە. بەڵام ئێمە وانین. سەبەبەکە ئەوەیە کە من پێم وابێ دایک و باوکەکان لە کولتورێکی ئەوەی کە پێڵن کۆلێکتیڤیزمەوە هاتوون، بەو معنای کە پێیان خۆشە قازانج و بەرژەوەندی بنەماڵەکەیان، قازانج و بەرژەوەندی شارەکەیان، عەشیرەکەیان و میلەتەکەیان بخەنە پێش پێویستەکانی خۆیانەوە. ینی خۆیان چکۆلەتر و خۆیان پێویستەکانی خۆیان لە دەرەجەی لە ئاستی دووەمدایە، ویستی بنەماڵە و ویستی میلەت لە ئاستی سەرتردایە. بەڵام لاوەکان لێرە لە کۆمەلگایکی ئیندیڤیدوالیستیدان ئەوان هەر شتێک لێکدانەوە بۆ شتێ دەکەن لە حەز و خولیاکانی خۆیانەوە لێکدانەوەی بۆ دەکەن. ئەگە بیانەوەی کوردایەتی بکەن دەبێت بزانن کوردایەتی بۆ حەز و خولیاکانی ئەوان دەگونجێ یان ناگونجێ. باشە؟ ینی ئێستاگە بدەوێت لاوێکی کورد لێرە هاان بدەیت کوردایەتی بکە، نابێ پێی بڵێ میلەتێک چاوی لە تۆیە ئێمە عەزیەت دەدەین، دەی بڵێ ئەگەر بێت و یارمەتی میلەتەکە دەی زۆر هەستێکی خۆشت هەیە. وایە کە لەبەر ئەوەیە کە دەبێت وای بۆ لێک بدەیتەوە کە ئەو وەکوت تاکە کەس بە ئاستێکی خۆش بە کامرانێکی زیاتر دەگات، بۆیە پێویستە یارمەتی میلەتەکەی بدات. جا ئەو جیاوازیە بنەڕەتیان دایک و باوکان زۆر جار نازانن کە منداڵەکانیان وابیر دەکەن، منداڵەکانی نازانن کە دایک و باوکانیان بۆ هەمیشە بنەماڵەکان و میلەتەکان لە پێش پێویستەکان و حەزەکانی خۆیانەوە دادنێن. من ئەگەر بە شێوەیەکی سادە بڵێم، لێکدانەوەی من وەڵامی من بۆ پرسیاری کە بۆچی درزێک لە نێوان لاوەکان و بەتەمەنەکاندایە بۆەوە دەگەڕێتەوە. زۆر باشە. مەی ئەس بێژم کێم زێدەتە فێمکردنە پسۆرانیە ئەو مەسەلا کۆلێکتیڤیزم و ئیندیڤیدوالیزم، تاگەرایی و کۆمەڵگەرایی ئەم دەبێژن بکوردی تا هەستپێکردێک و بڕاستی هەبە دناوبەرە نفشاندا، نفشن کوردستانی لەڤەر نفشێ بەرێ و نفشێوە. هەلبەت هەر دناوبەرە هەر نفشیدە جوداهی هەیە، جودابوونەك گەه مەزن گەه بچووچکە لێ ئەزی باوەڕ دەکەم تایبەت لە دیاسپۆرای ئەف تشت دیار دەبە. هەرکو ینی ئەز لە ڤرژدایک بوومە لێ ئەز هەڤالین من هەنە کو نە لە ڤرژدایک بوونە و ئەم ببێژن کێمی 10 ساڵ هاتنە ئۆروپایە و دیساژی جودابوونێک دناوبەرە نەرینێن وان و نەرینێن مالباتە وان دێ و باوێن وان گالک و پیرکێن وان هەنە و ئەف تشت هەلبەت gelek جاران دەهێ لە وەک شەڕ و ناکۆکی شتێ بچووچێک چێ ببن. جا یەکێک لەو شتانەی کە لە نێوان دوونەوەدا لێرە لە ئەوروپا هەندێک جار کێشە دروست دەکات، مەسەلەی هاوسەرگیریە لەگەڵ کەسێکی بیانی. دایک و باوکەکە هەیە گلەی لە کوڕەکەی هەیە بۆ نمونە، دەڵێ ساڵێکە لەگەڵ ئەو کچێت تا ئێستا جارێک قاوەیەکی نەداینێ، کاتیانی هەر بڕۆین بۆ لایەن. چاوەڕێنی ئەوەیە کە مێزیان بۆ ڕازێنرێتەوە وەکو کوردستان ئەوە بکەن. دەمێ بزانم ئەوەی کە تۆ بە دوواداچوونیشت بۆ کردو ڕای خۆشت لەسەر ئەمە چییە؟ مەسەلەی هاوسەرگیری لەگەڵ کەسێکی ناکورد و چەند ئەمە کێشەیە لە نێو گەنجان و لە نێو بڵێن ماڵباتی کوردی لێرە لە دەرەوە. ڕاستەکەی من بە دوواداچوونم نەکردووە بۆ ئەو گرفتانە ئاوا بە شێوەیەکی بڵێن گرفت هەموو گرفتەکان کە هەیە من تەنها هەوڵم داوە تێبگەم. بەڵام ئەگەر بمەوێت بۆ چوونێک بدەم لەسەرەوە پرسیاری جەنابتانە ویژەوەیە کە کاتێک تێکەڵبوون هەیە، کاتێک لاوەکان دێنە ئێرە زمان فێر دەبن بە کولتوری ئێرە ئاگادەن، بێگومان هەندێک لاو هەڵدەبژێرێ کە لەگەڵ ئەوەی کە دڵی دەخوازێ لەگەڵی ببێ. بە باوەڕی من دایک و باوکەکان دەبێت تێگەیشتن نیشان بدەن بۆ ئەو شتە و هەوڵ بدەن هەم دایک و باوکان لەوان تێبگەن کە لە کولتوری ئەواندا زۆر گرنگی بەو میوان و میوانداریە نادرێ و دەبێت لاوەکانی شتێ بگەن. دایک و باوکان زۆریان لاگرنگە سەردانیان بکرێ، هەگەیان ڕێیان بێ و تێکەڵبوونەکەیان بۆ گرنگە. پێشنیاری من بۆ لاوەکانەوەیە کە تێکەڵ بن کات لەگەڵ دایک و باوکان بەسەر بەرن، گرنگ نییە حتمەن کاتە تۆ داوەتێکی زۆر گەورە بە کۆنسپتێکی نێگەتیفی نابینی، نەرێنی نابینی، ئەوەی کە لەگەڵ بیانیش دەکرێت هاوسەرگیری بکرێت. بەڵێ بێگومان من پێم وابێ ئەمە دەبێت ڕێگا بدەین لاوەکان خۆیان ئەو بڕیارە بدەن. باشە تو چاوە دەفکری مەی کەسێک و دگەل کەسێکی نەکورد دزەوچن لەڤەر و پرسگرێک چێ دەبێت ناوبەرە ماڵباتاندا؟
نەڕیناتەچی براستي من قالك جار افتشت بهيستيا نجم الباتا خوا ونجا هفالين خوا لي إن هناك يدور من بهيستيا كو حتى مروفين كو قالك بكردايتيا خوا نجري داينا بشتي زواجي بشتي بمروفك يعني مروفكي ألمان را أوروبي را نكرد را تزوجن برسكريك تشي دبن وصدام نقلك ديارة لي تشتي ديار أوكو جداهي هيا ووك كلاش تشي دبا كلاش اوف كالتشر تشي دبا يعني تبخواز نخواز تشي دبا و از بخوان نبنا ريني رماكو مروف ببيجا كرد في تم بكردارا بن اف هر يك جرك جخورة هلبجيرة لي بلي هل بد ازاديا هر كسيا از نخواز من دجي بيا تشتكي ببيجم لي بلي از بخوا فهم دكم استيدك هيجم تشمع قالك باشتر دبينن كو كرد لقال كردان بن و ألمان لقال ألمانان بن جبركو كوكا هر إنساني براستيجي تشانداوية و ناس نماياوية كردية وك يامام وك ميناك وجبر فيا از جيبوي ناريني رما شيخ خان تو چت بيجي هر روز ما مستر محمد شيخو انجي هناك جارا فرانك سيناترا دما از فوق از بيجي فرانك سيناترا حاجه كم ساعتهم دبيسم دما كريسماس نزيبويا الوالد بنا نوي سيناترا دبيتني از باورم سر بيم جاري برسكريك نا هو سرگيريا بكسكي نكردرا برسكريك غريدابونا مروف بناسنامي خوي كرد و ناسنامي بدا زاروكي خو برسكريك دفردايا يعني قال لك كس هنا زواناسكم بنكدر زوجينا لي زماني خو حسكرنا كرديايتي دانا هبجني خو يا هب مري خو ودانا زاروكي خوجي وافشت قال لك بيروزا لي دبا برسكريك دماكو افكس خوجي بيردك زماني خوجي بيردك كلتورا خوجي بيردك وقلت اقول نمش محمد شيخ ودبيزن ونادن زاروكي خو يعني وقتيجو دبا يعني اف كردبون يا اف كردايتي تهون دان جزارو كاره ويشغيت برسكريك تو چت بيجي باسار تو تبيني نيف دقلا نيف ندقلا تانا اسبريكي اتبجم اسبريكي راديكالم ديكو من بجن الا يعني او حس كان از بخو كردكا بوديني بينم بعديني ياكي هفجي باشا يعني الجزيرة جينا بس لو بيجي نابد ديكو ما بس از بجم بلا كردستاني بيتن بلا الكيرا بيتن بس بلا كردستاني بيتن اساس كم كزوروكت من بشين كردي باخذن اساس كم اس ببا مع كردستاني ويرجي يعني وكي ولات خب بينن اساس كم بوبيرو دوبير زوروكت من بشين قال نفيت خب كردي باخذن وجبل هندي بلكي مروف دي جهيتا وقتها كي عمرها كي وقت مروف بيجيتن اري اساس كم ايكي اسحش ايكي اوروبيت كم اسحش ايكي المان كمان ايكي فرنسيت كم بس اس هندي لما سبورنا كم كوبوجياني وقت بريفات شيتن اوا تشتكي باشا واسطه دتو تشتك بلاي بله بما باسك دو لايني هي لايني كوي آيات تاك حقي هبت وقر وانيا ولايني كشيوي كشي باشا بو او مسألة إما كرزقارين تويا أو دوشتي جواز نقول الروي إما بما بهمو واني كليرين أو رو شون قليرين إما هاوسري خو ما كرد دبت شون قليرين رونا اشتكى شانسي زور أو بيت بلا ما قبلي آية أقل لاويكي كرد لدروي ولات هل بجيري لقل لاويكي زمانكي ولاتكي تربي إما دبت شوني أو كاتة شاولة بين كأو هل بجارني كردوا بباوري من أو كاتة برز لو هل بجارنا زور نمونش من هيك لقل بياني هاوسير جيريان كردوا زور كردي تشالاكيشن بو كردستان ورولي زور جرين يعني ميجي كردا هب ونمونة من زور دكتور قاسم لو هاوسركي زور نبو بلام زور خدمتي شي بكرد كردوا بويا كوابو زياتر هم لقل بوشونكي وشم كان
گرنگ ناوەڕۆکە نەک ڕووکەشەکە. باشە زۆر سپاسان دەکەم. زۆر پێم خۆشە هێشتا زۆر گەنگەشە بکەین بەس وەخت نەما بەداخەوە. خانم هێشتا پیرە، کاکسیروان قادرزادە، خانم مەی دۆست، پەسار هاریکی زۆر سپاس کە لەگەڵم بوون و سپاس بۆ بینەرانیش کە تاوکەستا لەگەڵمان.